بەگوێرەی یاسای باری کەسێتی لە هەرێمی کوردستان هینانی ژنی دووەم کۆمەڵک مەرزی هەیە. یەک لە مەرزەکان ئەوەیە دەبی ژنی یەکەم ڕازیبی لەسەر ئەوەی کە هاوسەرەکەی زەوازی دووەم بکات. مەرزی دووەمی ئەوە دەبی ژنی یەکەم نەتوانێت سەرزەیی لەگەڵ بکرد یاخود نەخۆشیێکی هەبی کە نەتوانی پیاوەکەی لەگەڵی جوود بێ یاخود ئەوەیە منداڵی نەبی و مەرزی دیکەش ئەوە دەبی پیاوەکە توانای دارایی ئەوەی هەبی کە بتوانی دادپەروەری بکە و زیاتر لە ژنێک ڕابگرێت لای خۆی و کۆمەڵک مەرزی دیکەشی دانایە و لەبەر ئەو مەرزانە زۆر زار ئەوانەی کە دەیانەوێت زەواز بکەن دەستنا دەری هەرێم وەتا لە شوێنەکانی تری دەری هەرێم زەواز دەکەن چکە لەوێ ئەو مەرزانی تیادانە و بالمقابلیش ئەگەر هاتوو ژنی یەکەم ڕەزامەند بیان ڕەزامەند نەبێ بە گوێرەی مادە چل بەرگە پێنج لەو یاسایە دەتوانێت هەرکاز هاوسەرەکەی زەوازی دووەمی کرد داوای جیابوونەوە بکات بە گوێرەی ئەو یاساز وەکو گوتم سرازی بێت سرازی نەبێت لەسەر ئەو زەوازە مافی هەیە داوای جیابوونەوە بکە ئەوە کەیشم هەبووە لە دادگا دوای ماوەیەک لەوەی کە زەواجی دووەم کرا هاوسەری یەکەمی هاتووە داوای جیابوونەوەی کردووە بەهۆی ئەوەی کە کێشە لە نێوانیان دروست بە بەهۆی ئەو زەوازەوە. من پارێزەر ژیلا شکاک ماوەی 6 بۆ 7 ساڵ دەبێت کاری پارێزاری دەکەم. زۆربەی کێسەکانمان لە سۆران بووە و زۆربەی ئەو کەیسانەی کە پەیوەندیان بە باری کەسیوە هەبووە ئەوانەی هاتوونە بۆ لامان کە پەیوەندی بە تەلاقەوە هەبێت زۆربەیان داوای جیابوونەوە دەکەن بە هۆکاری ئەوەی کە پێکەوە ناگونجێن هاوسەرەکان بێگومان هۆکارەکانی نەگونجانی زۆرن بگرە ئەوانەی کە لە تەمەنی زووەوە زەواج دەکەن یاخود ئەوانەی کە باردوخی دارایی وایان لێ دەکاتن داوای جیابوونەوە بکەن هەندێکیشیان یعنی ئێستا زۆر بووە ئەو شتە بەهۆی بەکارهێنانی سوشیال میدیا بووە بەهاڵە کە ئێمە کیسمان هەیە بەهۆی بەکارهێنانی تیکتوک داوای جیابوونەوەی کرایە بەکارهێنانی سناب بەهاڵە ئافرەت هەبووە لە تیکتوک پاشەوەی پیاوەکەی ماڵەوەی بەجێشتووە لایڤی کردوتەوە لەسەر ئەوە تەلاق دراوە یاخود لەگەڵ پیاوی تر ئاشنا بووە و خیانە زەوجی لێ ڕۆیداوە کیسی ئەوەمان زۆرە لەلا بە تایبەتی ئەم کۆتاییە خیانە زەوجی تقریبا 5-6 کیسی خیانە زەوجیمان لەلایە کە 377 هێشتا لە تحقیقن بەڵام کیسیان لەسەر کراوەتەوە بووینە هۆکاری ئەوەی کە تەلاقی لێ دروست ببیت. بڕیاری دادگای فیدرالیە کە تایبەتە بە مادە 18 یاسای ژمارە 15 ساڵی 2008 یاسای باری کەسی هەرێمی کوردستان کە تێیدا ئەو بڕیارە بە ژمارە 230 هەستە دادگای فیدرالی کە بڕیاری یاسای هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە بە مادە 18 یاسای هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە کە تێیدا دەیگوت ئەگەر هاتوو پیا و ژنی دووەم بێنیان ژنی سیام و چوارەم بێنێتن ژن بۆی هەیە داوای جیابوونەوە بکاتن بەڵام دوای ئەو بڕیارەی دادگای فیدرالی ژنی یەکەم یان ژنی کە هەویەی بەسەر هات بوو نییە داوای جیابوونەوە بکاتن بەهۆی ئەو بڕیارە فیدرالی کە لە دادگای فیدرالیەوە دەرچووە بووە ئەمەش سەبارەت بەوەی کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت یاخودنە دادگای فیدرالی ویلایی هەیە یعنی لەسەر هەموو دادگایەکانی هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە بۆیە ئەو بڕیارە پێویستە جێبەجێکرێت بەڵام لەلایەنی سیاسیەوە کە باسی بکەین ئەستەمەکان بڕیارە جێبەجێ بکرێتن وەکو بڕیارەکانی دیکە لەوانە وەلا بخرێتن و جێبەجێ نەکرێتن بۆیە تا ئێستا هیچ یعنی بابەتێکیان کەیسێک لە دادگاوە یەکلای نەکراوێتەوە کە بڵێ ئەم بەم شێوازە ڕوویدا بێتن و تەمیز کرا بێتەوە چونکە ئەو لەو کاتی ئەگەر هات و بڕیارێکیوە درا پێویستە تەمیز بکرێتەوە کە تەمیز کراوە لە دادگای هەرێمی کوردستان لە دادگای تەمیزی باڵای هەرێمی کوردستان ئەو کاتی دیار دەبێت کە ئایا دادگای تەمیزی بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ دەکات یاخودنە. ئەو هۆکارانەی کە پیا و پەنا دەبەتە بەرهێنانی ژنی دووەم هۆکارگەلێکی زۆر هەن لەو هۆکارانە هۆکاری سۆشیال میدیایە هۆکاری لێکتێنەگەیشن هەندێک جاریش حەزی خۆیانە کە پیا و ژنی دووەم دێنێت بۆیە لێرەدا پیاوەکان پەنا دەبەنە بەرزێ ناکۆکەکان بۆ هێنانی ژنی دووەم لەبەرەوەی لێرە وەکو هەموو دادگاکانی هەرێمی کوردستان لێرە مادەکەی سزاکەی زۆرترە کە حەبسە هەر بۆیە لێرە بەپێی مادە دەفەقەرە 5 ئەو داوایانە دێن ئێرە بۆیە پیاوەکان پەنا دەبەنە بەر هێنانی ژنی دووەم لە جێ ناکۆکەکە. ئێمە لە یاسای باری کەسی هەرێمی ژمارە 6 ساڵی 2015
کۆمەڵێک شەرت و شروط دیاریکردن بۆ ئەوەی کە ئەنجامدانی پرۆسەی زەواج بە گرێبەستی دووەم ئەگەر هاتو ئەو شەرت و شروطانە نهاتنە دی ئەوە بە تاوان هەژمار دەکرێت لە چوارچەوەی یاسای باری کەسی هەرێم سزاکەشی بریتە لە پێبژاردن غرامەکردن واتە و یاخود بە حەبسکردن. لە دادگەکانی هەرێمی کوردستان هێنانی ژنی دووەم بەبێ ڕەزامەندیی ژنی یەکەم ئەنجام نادرێت. هەرچی قسەی پارێزەرانی دادگە بەرای سۆرانیشا هۆکاری تەلاقدانی هاوسەران بەهۆی بارودۆخی ئابووری و هاوکات خراپ بەکارهێنانی سۆشال میدیایە. بەپێی ئامارەکانی دادگە بەرای سۆرانیش لە ساڵی ڕابردوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی و لە دادگای سۆران بە تایبەتی 1970 زەواج ئەنجام دراوە و لەم ڕێژێشدا 59 زەواج خارجی بووە. جیا لەمە هەر لە دادگای بەرای سۆران 125 کەس بەدەم هاوسەرەکەی خۆی تەلاق داوە و لەم ڕێژێشدا 117 کەیس لە دادگای بەرای سۆران بە تەلاق یەکلا کراوەتەوە. پشتیوان کەریم ساری کرمانجی دادگای بەرای سۆران.